جارەمەوە کۆبنەوەی لیژنەی دارایی بۆ کۆبنەوەکە دوو بابەتی زۆر گرنگ کە ئێستا لە ساحەی عێراق و هەرێمی کوردستانیش یەکەم داوەزینی نرخی دینار کە کاریگەری لەسەر بازاڕ و لەسەر هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەروەها مەسەلەی بودجەی پرۆژە بودجەی کە حکوومەتی عێراق ناردەتی بۆ پەرلەمانی عێراق گفتوگۆکردن لەسەرەوەی کە داوەزینی نرخی دراوە دیناری عێراقی چ کاریگەریی لەسەر هەرێمی کوردستانە بێ بەلامانە گرنگ بووە لە چەند خاڵێکا و پێشنیارانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. یەکەم مەسلەی باج کەمکردنەوەی باج لەسەر پێداویستیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، مەسلەی خواردن، مەسلەی دەرمانەمانە پێویستە باجیان لەسەر کەم بکرێتەوە بۆ ئەوەی کاریگەری لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست نەکاوە، باج لەسەر ئەوانەی کە پێویستی نینیان، ئەوانەی کە بە شێوەیەکی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە پلانی هەبێەوە هەوڵی کۆنتترۆلکردنی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە زۆر گرنگە کە سوتەمەنی بەرز نەبێتەوە لەو نرخی کە هەیە جێگیر بێت یان کەمتر بکرێتەوە بۆی هاوڵاتیان سوودی لێبێن و هەروەها کۆنتترۆلکردنی بازاڕی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی بازرگانیەوە پلانیان چییە بۆ داهاتوو چۆن توانن بازار کۆنتترۆل بکەن.